ئەو کەسەی کار بۆ خوای گەورە ئەکا، ئەو کەسەی مجاهیدە، ئەو کەسەی داعیە، ئەو کەسەی ئامۆژگارە، ئەو کەسەی فەرمان بە چاکاکەەوە، ئەو کەسێک کە بەرهەڵەسی لە خراپاکە، ئەوە گرێبەستێکی لەگەڵ خوای گەورە کردو. بۆچی چاوەڕێشتێکی دنیای و پاداشتێکی دنیایی لە پلەپۆز لە ناو لە واریداتێکی دارایی بێتە بەردەسی لە سامان و پارە؟ پێویستی بەوە نییە. بۆیە جەریمەی ئەو کەسە زۆر گەورەیە کە لە بەیتولمالت دزێ، لە غەنیمەتە دزێ، پێش تەوزیعکردنی، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کەلا ئینی ڕەئەیتوه فی النار فی بوردەتین غەلەها. لەبەرەوە بینیمەوە کە ئەو پیاوە ئێوە باسیەکەن کەڵن ئەهلی بەهەشتەوە زۆر چاک و زۆر باش قیتالی کرد وە کوژراوە شەهید وە زاهرەن، فەرمووی من بینیم لە قیامەتا لەبەر ئەوەی کە عەبایەکی دزی و لە غەنیمەتێک بینیم لە جەهەنەمە سزای خۆی وەرەگرێت لە جەهەنەمە. ئەشە دەرەجاتی تریشی هەیە، بەڵام سزای ئەم عەبا دزینە وەرەگرێتەوە لەسەری. لەبەرەو کاتێک کە تۆ لە ڕوانگەیەکی دینیەوە ئەڕوانی سەیری ئەمە ئەەکەی، وا مەزانە کە تۆ چاکەیەکەکەی لەگەڵ یەکێکە پێت وایە وەڵا من غەیری ئەهلیهی، بابەت خواوە هیەوەیە چاکەی لەگەڵ بکەی، کاکەمە زۆر سەرسەریە دوو لە ڕوویەوە، بابەمە شەلاتیە کە تخوا وەرە پارەی حەڵاڵی داوە بە شەراب خۆرێک. ئەخر تۆ چوزانی شەراب خۆرەکە بەم پارەیە نایەتەوە بۆ ئیسلام. من ناڵم تۆ ئەو پارەی کە پێتە ئەوانی تری لێ مەحروم کە بیدەبوو مەیدەبە نوێژ نەکرد تا ئەمانە تێرە بن. بەڵام ئەشێ دوای تۆ بیدێ بە جوولەکەیەک، بە یەزیدیەک، بەیەکێکی تر بێتەوە بەرەو ئیسلامەک. تۆ چاکە بکە و بیدە بە ئاوە، گەر کەس نەزانێ لای خوا نووسرا، وەکو پیرەمێرد ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ